بەرزان سلااوتان لێبێت خۆشحاڵم لە ئەڵلقەی شنوی بەرنامە گیرفانی خەڵک لەگەڵتانم بۆ گفتوگۆ سەبارەت بە پرس و بابەتێکی دیکەی ئابووری. لاڵقەیەم جاری بەرنامەکەمان ئامانەوەی گفتوگۆ بکەین لەسەر دادەیەکی ئابووری تا ئەندازەیەکی زۆر مەترسیدار بۆ سەر ئابووری هەرێمی کوردستان. ئەویش ئەوەیە کە بازاڕەکانی هەرێمی کوردستان لەلایەن کاڵای تورکی، ئێرانی، چینی، ئیماراتی وڵاتانی دیکەوە خەرق کراوە. هەرێمی کوردستان ڕوو لە هەر مارکێتێک دەکەیت لە دۆشاوێکی تەماتەوە بیگرە تا کاڵایەکی جلوبەرگ تا کاڵایەکی ئینتاجی و پیشەسازی کە لە کارگەیەکا بەکارێنرێ دروستکراوی وڵاتێکی بێگانەیە لە کاتێکە لە هەرێمی کوردستان خاکی بەپیت تا ڕادەیەکی شیا و ئاوی گونجاو بۆ پرۆسەی بەرەمهێنان توانایەکی مرۆیی باش و گەورە توانایەکی زۆر باش لە گەنج و وزەی بەرەمهێنەرەیە بەڵام لە هەرێمی کوردستان و لە عێراقیشتا ئاستی بەرەمهێنان زۆر نزمە وە خواستی ناوخۆیش لەسەر کاڵای ناوخۆیی کەمە. داتەکان لەم بارەوە زانیاری مەترسیدار ئاشکراکەن. هەر ڕۆژێک تورکیا داتای هەناردەکردنی بڵاوکاتەوە، ئێران داتای هەناردەکردنی بڵاوکاتەوە، حتا ئەردەن هەرێمی کوردستان و عێراق لە تۆپی ئەو وڵاتانایە کە زۆرترین کاڵای لە وڵاتانی دەرەوە هاوردەکردەوە بۆ ناوخۆی و ساخ کراوەتەوە. پرسیارەکەمەیە ئەم دیاردەیە بۆ هەرێمی کوردستان ناتوانە خۆی بەرەمهێنەر بێ و تاکەی لەم دۆخەیە ئەبینەوە وڵاتەکەمان بریتی بێ لە هایپەرمارکێتێکی گەورە بۆ ساختکردنەوەی کاڵای بیانی. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میواندانی دوو کەسایەتی پسپۆڕ و شارەزام کردووە لە بوارەکەدا بەڕێز دکتۆر نەهرو عەلی پسپۆڕی ئابووری، هەروەها بەڕێز شێخ تاهیر عیزەدین سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی هەڵەبجە لەگەڵمان دەبێت لە هەڵەبجەوە. زۆر بەخێربێن بەخێربێنی هەمولایەکەم دکتۆر. بڵێ سەرەتامەوێت لە جەنابەت بپرسم کاک شێخ تاهیر، هەرێمی کوردستان بەوە ناسراوە کە خاکی بەپیتی هەیە تا ئەندازێکی زۆر ئاوی گونجاوی هەیە، توانایەکی مرۆیی بە قووەتی هەیە، دەستی کارەکانی زۆرە و ژمارەی ئێجگار زۆر گەنجمانەیە، بەڵام وەک دەبینین بەردەوام مارکێتەکانمان پێداوینکردنی پێداویستەکانمان لە وڵاتانی دەرەوەیە. ئەم دیاردەیە بۆچی؟ بەناوی خوای گەورە، سڵاو لە جەنابەت و لە میوانی بەڕێست و لە بینەران و بیسەران. پێش هەموو شتێک لێرەوە حەزەکەم خەم و پەژارەی خۆمان ڕابگەیەنین وەکو هەڵەبجە، وەکو ژووری بازرگانی هەڵەبجە بۆ ئەو کارە ساتەی لە دوێنێەوە ڕووی لە هەڵەبجە کردووە و ئاگرێکی گەورە لە مەنتیقە کەوتوتەوە و دوو گەنجی جوانمان کاکە ئاری و کاکە محەممەد گیانیان لەبەردا بوونە سومبولی شەهیدی ژینگە. خوای گەورە لە گوناهیان خۆش بێ و ڕۆحیان شاد بێ و کە سەربوونی کەت و کاریان بدات. بەنسبەت پرسیارەکەتەوە ئەوە بە تەئکید دیاردەیەکی زۆر خراپە و سیاسەتێکی بازرگانی ئابووری زۆر خراپە و لێکەوتەی زۆر خراپی لێ ئەکەوێتەوە کە ئێمە خاوەنی خاک و ئاوین بۆچی خۆمان ناتوانین مستەسمیر وە بەرهێن بین. بەڕاستی هەر کێشەی گەورە لە ئێمە نییە، جارێ بە نیسبەت عێراقەوە هەر لە دوای ڕوخانی ڕژێبی سەدامەوە و عێراق کە لە حکوومەتی تازە هەموو ئیحتیمامێکی داوە بە مەوزوعی نەوت و هەموو داهاتێکی بەس لە نەوتەوە سەرچاوی گرتووە، لەبەرەوە معاش و بووچە و بووجە هەمووی لەو ڕێگەوە دابین ئەکرێ بە شێوەیەکی گشتی. ئەمە وای کردووە هەموو عێراق وە بەرهێنانی تیاکەم بێ کە کوردستانیش جوزئێکە لە عێراق. بەڵام سیاسەتە قسە جەوهەریەکە ئەوەیە ئایا ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بەرنامەی خۆی ورد هەبێت و پلانی هەبێت ئێمە تا حەدێکی باش ناتوانین چارەسەری ئەم گرفتە بکەین؟ بە تەئکید ئەتوانین، بەڵێ ناتوانین بۆ بەرهێنان لە هەموو بوارەکانە بکەین و ناتوانین بڵێ نابێ هاوردەی هیچ کاڵایەک بکەین، بەڵام ئەکرێ کاڵاکانی خۆمان بۆ ناوخۆی خۆمان بەکاربهێنین و بتوانین حتا بۆ محافەزاتی خوارەوەش بینێرین بەمەرجێ قانونی حیمایی منتوجی محلی ئیشی پێ بکرێ. ئەو بەرهەمانەی کە لە محلیە بەکار ئێنرێت تۆ بتوانی بیپارێزی. بەڵام بەداخەوە کاتێک کە تۆ تەماتەیەک پێ ئەگات یا خەیار پێ ئەگات یا هەر منتوجێکی تر، لە کاتێکا کە پارە ناکات قیمەتی خۆی ناکا و فەلاحەکە بۆی دەرنایەنێت، ئەو کاتە ئیتر ئەبێتە کاریسەکە ئالێرا ڕوئەدا
کە چارەسەرکردنی ئەم کێشانە ئەگەر باسی بکەین زۆر ئاسانە و ئەتوانین بڵێن وامان لێدێ پێویستمان بە هاوردەکردن نەمێنێ و ئەگەر هاوردەکردن هەبێت تەنها بۆ ئەو شتانە بێ کە ئێمە ناتوانین بەکاری بێنین. بەسە بۆ نمونە کە مەبەستمان بووە لە چیمەنتوە کە کارگەی چیمەنتۆ دابندێ خۆمان هەموو ئەزانین پێش ساڵی 2000 هەرچی چیمەنتۆیەک هاتووە بۆ ئێرە یا لە تورکیاوە هاتووە یا لە ئێرانەوە هاتووە. بەڵام ئێستا چیمەنتۆ کە نایەت لە ئێرانەوە لە تورکیاوە چیمەنتۆی کوردستان لە سلێمانی و هەولێرەوە بەرەو بەسرە ئەڕوات هەتا ئەگاتە پاو. ئەمە چییە؟ پاراستنی بۆ کراوە. ئەمە ئینتاجەکە محەلیە پاراستنی بۆ کراوە بۆ ئەوەنە زەریبە ئەوەنە گوڵیان خستۆتە سەر چیمەنتۆ لە دەرەوە ئەمێ ئەو پرسیارت لێ بکەم هەموو ساڵێک لەگەڵ وەرزی پێگەشتنی بەروبوومی کوشتتوکاڵیە بۆ نمونە لەگەڵ پێگەشتنی تەماتۆ خیار و ئەمانە کەل عادە حکوومەت هێرێم وەکو سیاسەتێکی دارایی هاوردەکردنی ئەو میوانە لە فترەی پێگەشتنی بەروبوومەکەیە قەدەقاکات بۆ ئەوەی بازار بکرێتەوە بۆ بەروبوومی ناوخۆی. بەڵام ئەمە کێشەکەی چارەسەر نەکردووە و ئەم پێداویستیە تەنها فترەیەکی محدود لە بازارەکانی هەرێمی کوردستان هەیە و ئەوەندە بەلێشاوێتە نێو بازارەکانی هەرێمی کوردستانەوە کە بازارەکان داپۆشێ نرخەکەی زیاد لە حەددا بەزێ و زەرەر بەرجودیارەکەکەوێت لە کاتێکە هاوردەکردنیش قەدەخە کراوە. ئەمە نیشانەی ئەوەیە کە بەرهەمهێنانی کوشتتوکاڵی بۆ نمونە لە ناوچەیەکی ئەگەر بۆ نمونە وەکو هەڵەبجەوەری گرین کە منبعی بەروبوومی کوشتتوکاڵی جوان و باش و بەتام بووە گونجاو نییە لەگەڵ بازارە هەمووی بەجارێک تەماتاکە یا خەیارەکە یان وەسیلەی هەڵگرتن نییە وەکو مجەمیدە و بەڕادی گەورەکە بۆ ماوەیەکی دوور و درێژ نەقسی سەرەکی لەم شتانە هەیە. بەڵێ کاکە ئەومێر ئێمە ئەڵێ ئەبێ پلانێکی ورد و تۆکمە هەبێ بۆ ئەم مەوزوعە من قەت ناڵێم قەدەغەی ئەو ئەوانەی کە باتت کرد لە تەماتە لە خەیار لە هەر شتێک سەوزەوات قەدەغە بکرێنێت کاتی وایە کە ئەگەر قەدەغەی بکەی یەک هەڵاوسانی گەورە دروستە بێ یەک مشکلەی گەورە لە بازاڕا دروستە بێ وای لێدە احتیکاری تیا دروست بێ ئەبێ ئێمە بەرنامەیەکی زۆر ورد دابنین یعنی بەردەوام بازاڕی هاوردەکردن هەبێ بەڵام لوجنەی مختصی خۆی هەبێ ئەوەندە گومرگ بخاتە سەری مەسەلەن با بە ڕقم بێڵێ بۆی هەموو وڵاتێکی بەڕێز تێبگا ئێمە نامانەوێت هەڵاوسان دروست ببێت لە نرخی تەماتە نامانوێت تەماتە گران ببێ و بارقورسی لەسەر شانی هاوڵاتی دروست بێ و لە عینی کاتە ئەبێ لە نرخێکی شابێ کە جوتیارەکە ئیسیفادەی لێ بکە کەواتە بێت چی بکەین دایەنین ئەڵێن ئەبێ نرخی تەماتە 750 دینار بکە ئەبێت تۆ بێ ئەو تەماتی کە لە ئێرانەوە دێ ئەوەنە زەریبە بقیتە سەری 850 دینار بکەوێت لە بازاڕە ئەگەر لێرە کەمی کرد ئەو 850 دیناری کرد ئەو 100 دیناری فەرق بوو بە پێی پێویست نەبێت لە ئێرانەوە شت نایە بۆ ئێرە ئەمیش لێرە ناتوانێت ئیستیغلالی بازاڕەکە بکە ئەگەر بازاڕەکەی توانی بتوانێت ئیستیعابی بازاڕەکە بکە و بتوانێت تەغزیەی بازاڕەکە بکە بە 750 کە ئەڕوە نەیکرد تا دەستی نەکەوت کەمی هێنا لە وڵاتانی دراوسێەوە دێت بە ئەوە یعنی دائیمە نرخێک هەبێ ئەو نرخە گرانتر بێت بە زەریبەوە لەسەرچی بە باجەی کە داهەندێ لەو نرخەی کە مەحەلیە تۆ باسی ئاوە تەماتەیەکەی ئاوە تەماتە دێنیسە لە هەڵەبجە کارگەی تەماتەمانەیە کارگەی تەماتەی شارەزوور ئەمە ئەوە تەماتەی کارگەی تەماتەی شارەزوور کە تەماتە وەربگرێتەوە لە مەوسیمی خۆیان پێویستی بە تەماتەیە هەموو تەماتەیە وەربگرێتەوە تەماتەی ئاوی کە وەریگرتەوە بەڵام هات ئاوە تەماتەی ڕۆژین لە کرماشانەوە دێ بۆ ئێرە کاتێک کە ئاڵتونسا یا ڕۆژین گرانتر بکەوێت لەوەی خۆمان لێرە معمەلەکە داخرێ لەبەرەوە ئێمە پێویستە چی بکەین ئەبێت دائیمە نرخێکە بێ ئەو نرخە بەردەوام بێ ئەو نرخە بەردەوام بێ هەندێک شت هەیە ئێستا بۆ نمونە دەواجن مریشک ئەوەندە دەواجن دروست کراوە هەرچی دەواجن خاوەن دەواجن هەیە ماڵی کاو لەبێ بۆ کاتێک کە مریشک دێت بە بەستووی لە تورکیاوە مریشکی بەستووی دێت لە ئێرانەوە زەریبەیەکی گەورە ناخرێتە سەری تا منافەسەی ئەمی پێ بکرێ ئەم خاوەن مریشکانە لێرە زەرەرێکی گەورە ئەکەن بەڵام ئەگەر بێت و ئەوە دابخرێ و ئێمە وەزع سیاسیەکەمان لەگەڵ عێراقا وەزعێکی گونجاو بێ باشە ئیش بۆ 19 محافظەی عێراقی بکەین بەرهەمەکانی خۆمان لە ناو خۆمانە ساغەکرێتەوە و چەندەها دەواجنی تریش دابندێ بەرهەمەکەی هەردێتە دی بێتەوە تری تۆ بڵێ هەموو شتێک لە لای خۆمان ئەبێ تەغزیە بکەین ناتوانین تەغزیە بکەیت باشە بن پرسیارێک ئەمەیە پرسیارێکەمەیە ئەمەیە کە
کاڵا و بەرهەمی ناوخۆی ئێمە ناتوانێت منافسەی کاڵای دەرەوە بکات نە لە نرخە نە لە کوالیتیە و ئەبێ بەردەوام حکوومەت چەترێک بێت چاودێریکەرێک بێ پشتیوانێک بێ بۆ ئەوەی لە ناوخۆیان ساغ بێتەوە باشە هەتاکەی بەرهەمی ناوخۆی کورد کارگەیەکی معمەلێکی ئینتاجێکی توانای ئەوەی نابێکە ئاستی کوالیتیەکەی ئاستی نرخەکەی بتوانێت شەبڕکەی ئاوەتەماتەیەکی تورکیا بکە جا بەرەوەی وەڵامی ئەو پرسیارە بیتەوە جەناب ئەگەڕێمە وڵات پرسیارەکەت لەبیر بێ ئەشمەلای دکتۆر مناقەشەکە لەگەڵ ئەو تەکمیلاکەم و بێکەوە گفتوگۆکەینەوە دواتر کاک دکتۆر من کەسایەتێکی وەکو جەمال عیرفان ڕۆشنبیرێکی ناسراوی سلێمانی 100 ساڵ پێش ئێستا دەوروبەری 100 ساڵ پێش ئێستا وتارێکی نووسیوە ئەڵەیە ئەو بەرووبوومە کوشت و کاڵیە بە تایبەت تووتن کە لە شارەکانی هەرێمی کوردستانەوە لە سلێمانیەوە هەناردە ئەکرێت بۆ بەغدا بۆ بەسرا نیوەی بازارەکانی بەغدا و بەسرە و داپۆشیوە و بە پیشەسازیەکرێت لەوێ تووتنی لێ دروستەکرێت بەڵام ئێستا لە هەرێمی کوردستانە دوای 100 ساڵ بەسەر ئەو وتارەی جەمال عیرفانە ئێمە هەم جگەرە و تووتن هەم بەرووبوومە کوشت و کاڵەکانی تر هەم ئەم جلوبەرگەی کە من و تۆ لە بەرمانایە و ئەو لاپتۆپەی کە بەکارێن هەمووی لە دەرەوە دێت ئەم کارەساتە لە ئابووری و بازاری کوردیا بۆچی کاک دکتۆر من حەز دەکەم باز شێخ ئاماژەی بە ئەنجامەکانە من حەز دەکەم تۆزێ زانستانە ئاماژە بە هۆکارەکان بەڵێ فەرموو مارکس 50 ساڵەمەوە پێش شتێکی جوانی نووسیوە کە بۆەوە زۆر گونجاوە ئەڵێ ئەو کرێکاری موچە بەرز ئەوەی کە موچیان بەرزە کاڵای هەرزان بەرەمەهێنن کێشەکە لەوایە کاری گرانبەها لەبەرەوەی هێزی کار گرانە هاندەرێکە بێ بۆ بەرهەمهێن کە ئۆتۆماتیزیشنی بەرهەمەکانی بکات تەکنۆلۆژیا بەکاربێنێ بەڵام لە وڵاتانەی کە پێڵین تازە پێگەشت و بە عەکسەوە ئەچن کەسی زیاتر ئەگرن قازانجەکەی زۆرتر لە جیاتیوی پەنابەرن بۆ ئۆتۆماتیکیکردن بۆ تەکنۆلۆژیاکردن یا بە ڕۆبەتکردنی بەرهەمەکان ئەمە خۆی معنای زۆری هەیە ئەو کێشەی کە ئێمە باسیەکەین لە کوردستان و عێراقی ئەوە کێشەیەکە لە هەموو وڵاتە تازە پێگەشتەکان هەیە کێشەی سەرەکی لە چیە مۆدێلی ئابووری مۆدێلی ئابووری ئەو وڵاتانە ئێمەش بۆەوە مۆدێلێکە لەسەر هێزی کاری هەرزان دامەزراوە ئەتوانین بڵێن زۆر و بۆر شت زۆر ئینتاژکە کوالێتی کەم بێت بێگومان وڵاتی چین پێشەنگە لەمە ئێستا بە دوواداتاکان چی کارگە هەیە لە چینە لە 115 لە ئاستی ستانداردی جیهانی هەیە ئەوانی تر تەنیا لە 115 ئەوانی تری لە ئاستی ستانداردی جیهانیان نیە ئەمە ڕێگری لەوە نەکردووە کە چین نمووی اقتصادی گەشەی ئابووری لە چین لە تەسەسولی عالەمە لە پێش هەموو دنیاوەیە و ڕێگریشی لەوە نەکردووە کە کاڵا و بەرهەمی چینی هەموو بازارەکانی گیان داگیرکە بە ئەمریکاشەوە ئێمەش ئەگەر قسەکە لەسەر ئەوە بێ بەدەستی کاری هەرزان و کاڵای کەم کوالیتی وەکو چین بەرەمبێنین من ئەگەڕێمە بۆ قسەی مارکس چین وەکە زانین ژمارەیەکی دانیشتوانی زۆری هەیە چین لە جیاتی ئەوەی وەکو وڵاتی ئەڵمانیا تەکنۆلۆژیایەکی پێشکەوت و لە دروستکردنی هەش بەرهەمەکە بەکاربێنێت چین 50 کەس 50 کرێکار بەکارهێنێ هەرزانترێکەیە ئەمە ژوالی ئەمە وای کردووە بە 100 ساڵ بەم ساڵانە کە وڵاتانی ئێمە تازە پێگەشت و لە دواوە بین تۆ بە دەستی کار بە هێزی هەچ کەسی ئەگە زۆر پسپۆریش بێت تۆ ناتوانیشتی کوالێتی دروستکەی دوایەوە دواکەوتوی و لاوازی تەکنۆلۆژیان باس کرد نەبوونی سیستێمی کوالێتی ئێمە زۆری کاڵاکانمان بە قاچاغێتە ژوورەوە کە بە قاچاغات مانیفێستی کوالێتی بۆ ناکەی زائیدەن ئەم وڵاتی ئێمە باسکەین ئێران نەزانین گەماروەیەکی ئابووری گەورەی لەسەرە ئەو گەمارە ئابووریە وای کردووە کە ئێران عێراق بە تایبەتی هەرێمی کوردستان بەکاربێنێ بۆ هێنانی هەش کاڵایەک بێ بەبێ هیچ کوالێتێک
کە خۆشمەندەزانین زۆری بە قاشاغێتە سووریا زایدەن گەندەڵێکی زۆر کە هەیە لەو ئیشە ئەوەی کە باسی کوردستانەکەین بۆچی ئەم هەموو سەروەتەمانەیە دینی مرۆیمانەیە زەوی بە پیتمانێ بۆ ناکرێ پاڵپشتی حکوومەتمان نییە لە وڵاتانی تر بڕۆ لە سویسرا ئەوەی کە جوتیارێکی بەسیتە دووسێ مانگا هەیە تۆزەی نەکا حکوومەت ساڵانە 500,000 یۆرۆ ئەیاتێ لە هەموو ئەوروپا پێڵەن سوبسید حکوومەت داعمی کشتتوکاڵەکە چون کشتتوکاڵ خۆی لە خۆیان زەرمەندە حکوومەت داعمی نەکات تۆ ناتوانانی منافەستەکەی تورکیا داعمیەکات ئێرانیش داعمیەکات لەبەرەوە بە کاڵای هەرزانێنەوە ئێمە ناتوانین ئێمە بەعکسەوە ئەومە زەریبە و باش منزیا کردووە کارگەکان ناتوانین کە خۆت باست کرد مەسلەی بە هێنانی تەکنەلۆژیا بۆ ناو بەرەمهێنان جا کوشتتوکاڵی بە یان غێری کوشتتوکاڵی اینجا کێشەکە ئەمەیە و بەرهێنی ئێمە تەکنەلۆژیا نانێتە ناو بواری کوشتتوکاڵ ئەزانین بە تەکلیفە زیاترە کات سپۆری زیاتریەوێت تۆ تەکنۆلۆژیاگە بێ خەڵکی لەسەر ڕابێنیە ئەوە چێ کابراایەکی نەخوێنەوە دەکرێت کارە خاتە سەر شتێک بڕۆ دەواجنی خۆمان سێرکە بە تەریقی کۆ نەڕا بڕێ بڕۆ سەری وڵاتانی ترکە لە مەڕووماڵاتە لە زەراعەتە لە هەموو شتێکە ئێستا زیرەکی دەستکرد بەکارەهێنرێت ئێمە هەر بۆ کۆنەمانیتەوە کێشەی ئەمە ئێمە کێشەی هەموو ئەفریقایە و ئەمریکا بەڵام هیچ وڵاتێک وەکو کوردستان نییە ئێستا من ئەو داتانم بە وردی وەرگتووە ینی بۆ نمونە ئینتاجی نانەوتی لە عێراقا ینی مشارەکەی بەرهەمی نانەوتی لە کۆی موازنەی دەوڵەتی عێراقا لە سا هەشتا لە شەشمانی کە لە وڵاتێکی نەوتی وەکو سعودیا لە سا 32 لە وڵاتانی وەکو ئیمارات لە 32 زیاترە و ئاستێکی بەرزی بەرهەمی نانەوتی لە ناو وڵاتەکەیان هەیە بەس ئێمەینان کە تۆ کوردستان وەرگری ڕەنگە بەرهەمی نانەوتی نزبێکی زۆر کەم بێ بە تایبەت شتی ئینتاجی یا پرسیارەکەی من ئەمەیە بۆ تەنها چاو لەسەر حکوومەت بێ سیاسەتدارایەکانی حکوومەت بۆ چاو لەوە نەبێت کە تەکنەلۆژیان نانە ناو بواری بەرەمهێنانەوە بە تایبەت کوشتتوکاڵ وەک پێم وتی ئەگەر کەرتی پیشەسازی بەجیا کوشتتوکاڵی بەجیا بەرین بەبێ یارمەتی حکوومەت تر مادی بێت باش کەم کاتەوە هەر شتێک بێت تۆ ناتوانانی بیدات تەکنۆلۆژیای تازە چێت تۆ توانی ئامێرێک بێنی بای ملیۆنیە دۆلارە ئەبێ کەسی ڕاهێنانی بۆ بکەی بەکاری بێنن ئەبێ سڵیانەیەکە ئەبێ قتای غاری بۆ بێنی هەموو ئەمانە تەکلیفە زیاخەدا لەسەر ئەو ئینتاژە بەڵام کوالیتێکی زۆر باش بێتە من بەڕاستی لە ڕۆژهڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە کوردستان خەڵکم کردووە بە سێ چینەوە چینی هەژار بە دوای شتی چینی و ئێرانی هاگەڕێ لەبەرەوەی داهاتەکەی کەمە چینی ناوەڕاست شتی تورکیا کوالیەتی باشە چینە بەرزەکە شتی ئەوروپی و ئیماراتی وانە بەکارێنن ئێستاتەوە بڕۆ دیراسەم کردووە هی مەدانی سیرکە چین هەژارکە بە دوای ئەواگەڕێ هەرزان بێ بۆ نمونەیەکی لە ئەوروپا ئالەتێکی بڵێن قاپشتن یان غەسالێگە کڕیت ئەومە کوالیتی بەرزە بە چەند ساڵێکی شەکە بەڵام ئەمەی کەس ئەم سینیە بۆیت یان ئێرانیەکە بۆی لێرە بە نیو ساڵ پێویستی بە چاکردنەوە بڕۆ لە ئەوروپا شوێنی چاکردنەوە نییە ئەڵێ فڕێم باشترێکێکی تازە بکڕم لای ئێمەوەتە هەموو شتێ چاکە کرێتەوە لەبەری ینی کولتوری ئێمە فێر نەبووین شتی کوالیتی بکڕینەوە نییە درێژخایەن بەکاری بێنین ینی کولتوری ئێمە وای لێ هاتووە لە هەموو وڵاتە تازە پێگەشتەکان بۆ نمونەی تۆ کراسێکی کوالیتی بکڕی یان قاتی کوالیتی بکڕی 5 ساڵ لەبەریکەی بەڵام گرانە بڵین بە $1000 تۆ بە $50 بیکڕی دوای دوو شتن تێکەشێ خۆش ڕێزانی بەڵام داهاتەکە ئەوە نییە داهاتی نزم کاری زۆرە ئەو گەمارانی سەر ئێران وای کردووە کە لێ شتی زۆر ناکوالیتی بێتە کوردستان و بێ کەنترۆڵیش ئەوە زۆر گەورەیە حکوومەتی ئێمە بەداخەوە بەرنامەجی بۆی شتێ نییە ئەوە پێستی بە بەناژەمی تۆپێ و پیشێ ئەبێ حکوومەت لە مستاوایکی بەردا جاران ئەگەر من بیرمە بانقی ڕافیدێ نوین پارەی لە ساعتدا لە ساعتەیە لە ساڵنەوە حکوومەت دایەتی بڕۆمەکین لە ئەڵمانیا بێنە لە کاتی حکوومەتی سەددام ئێستا ئەو شتە نیە کوا پشگیری بانقی قەرز هەیە ینی ئەمانە هەمووی هۆکارن بەڵێ زۆر سپاس کاک شەخ دایر ئەمەوێت ئەوەت لێ بپرسم
بەشێک لە سوچی ئەم نەبوونی بەرهەمە لە بازارەکانی کوردستانە ناکەوێتە ئەستوی وەبەرهێنەرانی ئێمە و ئەو کەسانی کە پیشەسازکار و وەبەرهێنی ئێمەن بەردەوام پارەکانیان سەرمایەکانیان ئاڕاستاکەن بۆ ئەو جۆرە لە بزنس کە داهاتێکی خێرا و قەبارە گەورەی هەیە بۆ نمونە بەردەوام ئیسیسمار لە کەتی عقارات هاکەن بۆ لە بەرەوەی عقارات بە بڕێکی دیالێکرا و پارە دروستەکرێت بە خێرایی ئەیفرۆشێتەوە و دوو بەرامبەر قازاجەکە یان ئیسیسمار لەو بۆرانەی هاوشێوەی عقارات تاکەن لە بەنزین و نەوتایکەن بەڵام ناچن تەکنەلۆژیا بێن و بیخەنە بواری کشت و کاڵەوە بۆ ئەوەی کە پارێکیان دەستکەوێت بەڵام لە دوورمەودایە دەستیان ئەکەوێت ناچن تەکنەلۆژیا بێن و بیخەنە بواری بەرەمهێنانی جلوبەرگ و کاڵای ئیستیلاکی ڕۆژانەوە ئەمە چۆن نەخوێنیتەوە؟ بەڵێ کاکە ئومێد ئێمە ئەبێ بزانین بزنسمان یعنی چی خۆتانە زانن ینی کابرا بە دوای پارە ئەگەڕێ بە دوای قازانجا ئەگەڕێ بە شێوەیەکی گشتی لەکوێ لە شوێنێکا قازانجی خۆی بینیەوە لەوێ ئیشەکە لەوە بەرهێنانە قازانجی زیاترە بینێ بەرەوە ئەوە ئەڕۆ لە کاتێکا من ئەسڵەن لە ئیسیسماری عقاراتە هەر بەوە بەرهێنانی نازانم نابێ ناوی بنێەوە بەرهێنان عقاراتە و ناچێتە قالبی بە بەرهێنانەوە بەڵام هەموو خەڵک ڕوو لەوەی کرد تا ئێستا ئەوە تا نێوای لاتوە خەریک هەمووی بەزەرەر لێ دەرەچێ و بەعزێکی بەرەو ئیفلاسە ڕۆ ئەوە عرز وەرگرتنەوە بوو عەرزی بە قیمەت بە پارەیەکی بێقیمەت و عیمارەیەک پارەیەکی زیاد بکە لەبەرەوە من ئەو مەوزوعانە بەڕێزم ئەپێشمەوە بە حکوومەتەوە یعنی بەڕاستی بەرنامەی حکوومەت ئەبێ بەرنمەیەکی گشتگیر بێ ئێمە باسی کوالیتیەکەین کاکە نەهڕۆ قسەکانی زۆر جوانە تەئیدی یەکەم زۆر باسی کوالیتیەکەین بەڵام لەم ڕۆژانە هەر لەسەر مۆزوعان لەگەڵ یەک دوو برادەر قسەمانە کرد وتی فەقیر عاقڵ بێ فاسۆنەکە فاسۆر قوماشێکی ئینگلیزیە قەت نادڕێ فەقیر عاقڵ بێ فاسۆنەکە وتم یەک شتو لە بیر چوو تیچێتم ئەگەر پارەی کڕینی پاسۆنەکەی پێبێ کاکە خۆ فەقیریش حەزە کاشتی باش بکڕێ بەس کە پارەکەی دەرینێنا پاسۆن بکڕێ بە دواشتی بێ کوالیتی ئاگەڕێ کە من نەمتوانی کراسێ بکڕم بە $40 بە دوای کراسێک ئاگەڕم بیکڕم بە 4,000 دینار چونکو باخەڵم 5,000 دیناری تایە بۆی دامپۆشێ لەبەرەوە ئێمە ئەبێ بزانین شتەکان فرەڕەهەندە باز لە مەوزوعێکەکەین تێکەڵە هەندێکی ئەوەیە کە مەسەلەن باسی مریشک و هێلکە ئەەکەین بەعکسەوە ئەوەنە ئینتاج هەیە لە کوردستانە لە مریشک و لە هێلکە هەر بازاڕەکان تا بەسرا بگرێت بەڵام مەوزوعێتر دێتە پێشەوە بەڵام هێلکە لە دەرەوە ناتوانێت تەغزیە بکات بۆ دوو محافەزەی خۆی ئەبێ ئەم شتانە لە یەک جیا بکەینەوە هێلکە لە دەرەوە دێ بەتەکید بۆ ئیسیفادەیەتری تایە ئەژیرا ئێمە ئەگەر هێلکەکانی دەرەوە ڕابگیرێ ئەی بۆچی ئێستا ئەوانەی کە هێلکەیانێ ئەیانوێ دای بخەن ئەی چەندە دەواجن دای خست بۆچی دایەخە ئەگەر ئێمە بەرنمەیەک هەبێ کە ئەم هێلکە مەمنوع بکات و هەروەها دەوا بریش مەمنوع بکە کە ئەینێرێتە دەرەوە هەتا ئیجا لەگەڵ حکوومەتی ناوەندیە علاقە و تەبایی هەبێ ڕێگری نەبێ وەکو دوو وڵات تەعامل نەکرێ کاتێ ئەزانی تۆ ئەوەندەی کە دەواجریش دابنی ئێستا ئەمە خۆی ئیستیعابێکە ئەڕوات و دوایش هەلی کاری تر دروستەکە بەڵام کاتێک کە ئەوان دێن لە شوێنێتر داخڵە کرێ لێرە بێقیمەت و بێبەهایەکە و زۆر جاریش لە سەیتەرەکەی کەرکک نایڵن بڕواتە خوارەوە کابراش دەواجنەکەی پێگا ئێو کاتە چی بکە بە مریشکەکە پارە ناکە بە زەرێکی 100 ملیۆنی لێ دەرەچێ ناشتوانێت بیر لە کوالیتی بکاتەوە وەکو ڕۆبۆت بێت ئیری زیایی تیابکە مەساریفی زیادی تیابکە ئەوێ بەس بۆی دەربێنێ مەسەلەی تەماتە یا هەر شێ یا هەر کارێ هەر کەسێ خێری تیا ببینێ ئەیکا و شتی کوالیتی ئێستا بۆ نمونە لە دەبەری ئێمە جوانترین کارگەیەک دروست ئەکرێ بۆ بەرووبوومی شیرەمەنی ئەمە زیاد لە 150 ئایتم دەرئەکا هەر لە نەوعی پەنیر لە پیتزا لە چی پەنیری ئەوە پەنیری ئەوە زیاد لە 5-6 نوع دەرەکە بە کوالیتی زۆر بەرز وەکو مەراعی سعودی باشە ئەمە بەیانی خاتە بازاڕەوە کە ئیخاتە بازاڕەوە ئەگەر بەفرین و کاڵی و فڵان و پیسار بە ئاسانی بێت بەم دیوە بازاڕی ئەمە وەسێنێ لەکوێ بتوانێت ئیترشتی کوالیتی جوان دەربکە لە کاتێکا کە ئەو دێت بە هەرزانتر ئەکەوێت بۆ هەرزانتر بۆچی مەراعی سعودی و بەلاشە بۆچی مەراعی سعودی یا مەسەلەن بەرهەمە شیرەمەنیەکانی تورکیا لە تورکیاوە دێت لەوێ منتیش قانساجی لێکە نەقڵ کولفەی ئەچێتە سەر بازرگانی جملە قانزاجی لێکە بازرگانی مفرد
قازاجی ئەخاتە سەر لەگەڵ هەموو ئەمانەشە هێشتا نرخەکەی گونجاوتر بێ لە بەرهەمێکی شیرەمەنی کە لە هەڵەبجەیە بەرهەمە هێنرێت و بە کەمترین کولفاگاتە ناو بازاڕەکانی سلێمانی و شارەکانی هەرێمی کوردستان باش ئەمە نەقص نییە لە بەرهەمهێنان و شێوازی بەرهەمهێنانی ناوخۆی خۆمانە کە ناتوانین منتەجێکمان هەبێ بەرهەمێکمان هەبێ کە لە ڕووی سعرەوە منافەسە بکات و تەڵەبی لەسەر دروست بێ. بەڵێ ئەوە تەواوە بەڵام ئەوەش بزانانی من باسیەوە کەڵێن ئەوان دامیان لەگەڵایە گران لەسەریان ناکەوێت قەرز وەرەگرن موسانەدە ئەکرێن باشە لای ئێمە هەر ئەچێتە سەری هەر تەراکومە بێت زەختەکە و لۆدەکەی لەسەر زیادە بێ یعنی دەست ئەبەی بۆ هەر شتێ بە گران دێ بەدەستەوە لە هەر لە زەریبەی لە کارەبای لە ئیدی عامیلەی لە ئیش و کارەکانی هەمووی ئەچێتە سەری ئەو دێت داعمی حکومی لەگەڵایە هەرچی ئەەکەی لەگەڵیا تۆ ناتوانانی منافەسەی بکەیت ئەمە ئێرە بەسە بۆ نمونە تۆ باسی شیرەکەی شیر لە چی دروستەکرێ غێر لە حیوانە دوو لە ڕوو جەنابتان مانگە ئێوە مانگە علەفەخوا علەفەکە تۆ لێرە هەمووی بە گران دەستەکەوێت بۆ کاتێکە عەرزە کێڵی هەر شتەیەکەی گازۆیلت گرانە کرێکارت گرانە کارەباکەیت گرانە ئاودانت گرانە کاتێ ئەزانی تەنی علەفەکەت زۆر گرانترەکەوێت لەوەی کە ئەوان علەفەکە لەوێ بەکارهێنن لەبەرەوە بە تاکید ئێمە منافەسەکەمان بەو جۆرە بۆ پێناکرێ کە ئەوان هەرزانترەکەون ئێمە ئەبێ ئێلێمەوە ئەبێ بێن ورد دیراسی بازار بکەین ئەو شتانەی کە ئێمە خۆمان ئەتوانین ئینتاجی مەحەلیمانە بێ و تەغزیەی بازار بکە ئیشی لەسەر بکەین و نەیەڵین بێت ئەو شتانەی کە ناتوانین تەغزیەی بازار بکە بە پێی پێویست ئەبێ داخڵ بکرێت تا ئیستیغلالی هاوڵاتی نەکرێ و گران لەسەری نەکەوێ و باگرانی لەسەرشانی دروست نەبێ ئەم تەختیت و پلانە لەکوێوە بکرێ ئەم تەختیت و پلانە کێدای بنێ ئەمە ئیشی وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە و بە تەنسیق لەگەڵ عێراقا کە بتوانین بە بەرنامەی دەعمکردنی مەعامیل و ئەو شتانە ئێستا ئێمە معمەلەکان کارەبا ئەبێ بە 185,000 دینار 185 دینار بۆ یەک وحدە ئەزانی معمەلێکە ئیشەکە چەند کارەبای بۆ دێتەوە ئەزانی ئەو شیرەی کە تۆ باسەکەی چەندێک کولفاچێتە سەری ئەو شیرە لەبەر ئەوە ئەم دەعمەی حکوومەتی لەگەڵانە بێ ئێمە هەر بارمان چلمەنە ئێمە هەر لەم ناڕەحەتیا ئەژین اینجا جاری وا هەیە کە ئینتاجەکە پێگا کڕیاری نییە لە کاتێکا کڕیار هەیە ئینتاج نییە معناوایە تەختیت و پلان نییە بە پلان ئیشەکانمان ناکرێ ئەبێ ئێمە زیاتر ئەمە ئیشی حکوومەتە کە لە هەموو لایەنەکانە بزانێ چاکی بڵێ لەکوێ پێویستەیە لەکوێ پێویستێ بەپێی ئەوە ڕێنماییەکان دەربکە کە لە مەسلحەتی هاوڵاتی بێت لە مەسلحەتی خاوەن شەریکە بێت خاوەن معامیلەکان بێ و لە هەمووشیوە لە مەسلحەتی هاوڵاتی بێ حکوومەت بە کەمترین قازانج ڕازی بێ ئێستا کاتێکە حکوومەت گەورەترین قازانج بۆ خۆی دائەنێ هەمووی بارگرانی لەسەر شانی هاوڵاتی کاتێککە ئینتاجیەکەی گرانەکەوێت لەسەر هاوڵاتی کە منافەسەی بازاری دەرەوەی پێ نەکرا مەجبوری دای بخەی ئەوە کێشەکانمان من بەڕێی من لەوێەوە سەرچاو ئەگرێەوە بێ لەوە چارەسەر بکرێت بەڵێ زۆر سپاس کاک شێخ دکتۆر ئێمە باس لە بازاری ئازاد دەکەین یعنی فەلسەفەی اقتصادی دەڵێ بازاری ئازاد بنەمایی سەرەکی گەشەپێدانی ئابووریە کاک شێخ باسی لەوە کرد کە وەبەرهێن ئازادە لەوەی کە بۆ نمونە قەبارەی وەبەرهێنان لە کەرتی خانوبەرەیە لە هەرێمی کوردستان لە 120 میلیارد دلارەوەیە بەڵام قەبارەی وەبەرهێنان لە کەرتی کوشتتوکاڵە لە کەرتی پیشەسازی ڕستن و چنی ناچەنە ڕەنگە قەبارێکی ئەوەندە کەم بێ هەر بەڵێ جا پرسیارەکە ئەمەیە یعنی وەبەرهێن بۆ ئەمە ناکە و ئایا مافی خۆی نییە بەڕاستی هەر ڕووبکاتە ئەو بۆلانەی کە زۆر بە قانزاج و بەلێشا و پارە ئەخاتە گیرفانیە و ئاور لە کوشتتوکاڵ و لە پیشەسازی ڕشتن و چنین و لە پیشەسازی دەرمان و شتەکانی تر نایەتەوە زۆر تەواو قسەکانی یا شێخیش تەواو بوو بەڵام میکانیزم هەیە لە زۆر وڵاتانە حکوومەتی ئێمەش میکانیزم هەیە کە ئەتوانێت سەرمایەدار بۆ ئاڕاستەی برێک کە لە پیشەسازیا بیکە یان لە کوشتتوکاڵە بیکەیان لە ئەتوانێت وا لە کەرتی نیشتە جێبوون کا کەس نەچێ بەلایەوە میکانیزمێ بەس حکوومەت نایکات حکوومەت نایکات یعنی کێشەکە ئێمە حکوومەتی ئێمە ئێستا وەزارتی پڵاندانان ئەبێ دراسی بازار بکەت بۆ نمونە لە ساڵێکە ئەوەنگە سان گەنممان پێویستە ئەوەنگە سان خێرمان پێویستە نەکراوە نەکرا ئەمە نازانین هەرێت و ئەڕوات لەبەر ئەوە ئێمە ناتوان ڕێ بگرین میکانیزمەوەش هەیە
حکومت دەتوانێت لەو کاتانیان لە زۆر شت گومرگ زیاکات بۆی منافەسی هی ناوی پێ بکەیت بەڵام تۆ ناتوانانی ڕێیان لێ بگریت لەبەرەوەی باسی زۆر باسی کرد حکومت ئەوەنگە لە کارگە و کشتتوکاڵەکان ئەوەنگەی باز و ڕەختی کارەبا شتێ سەری تۆ ناتوانێت دامیشیان ناکات ئێستا بۆ وەکو نیشتەژێبوون باسە کرد ئەرزەکەی بە خۆڕایەتێت لەخوانەوە سیعەردانیان کوالیتی چینێ گوێی نایانێ حکوومەتی کۆنتڕۆڵی ناکە ئەیکا کابرا بە ساڵە 2 ملیۆنەرەوە ڕوا بەڵام گەمە باسی تەکنۆلۆژیەمان کرد تەکنۆلۆژیا وەکوتێ درێژخایان پارەکە بۆ گەڕێتەوە باسی مەراعیمان کە مەراعی من چوون معمەلی مەراعی وە کۆمانی ئەمە نییە هەمووی لە سڵانەوەی ڕۆبەت و تەکنۆلۆژیای تازەیە اینجا حکوومەتیش داعمیەکات ینی تۆ بەشەر ناتوانێت وەکەوە دروستی کات بۆ نمونە سیارەی سینی ئێستا پڕ بوو بە دەفتەرێکی کڕیت هەموو زایان کوالیتەکەی خراپە سیارێکی تۆیۆتا بەش بەدە ساڵیشی لێ نایە بەڵام بەدە دەفتەرە بەس خەڵکەکە چیەکڵێ قەیناکە 4 ساڵەیە خوڕم گوێی ناوێ بۆ دەفتەرەی کڕم یعنی حکومت ئەبێت تەنزیمی ئەم شتانە بکە بەداخەوە حکومەتی ئێمە یان وەزارەتەکان ئاگیان لەو شتانە نییە پڵان کارگە کرایەوە ئەوەنگە هینەکە ئێستا لە هەولێر هیچ زۆم کراوەتەوە لە منتیقی سۆرانەوە بزانم هینی بەروبوومی ئەم شیرەمەنی کوالیتی تا بڵێ باشە پارێکی زۆری تیا سەرف کراوە بەڵام نرخەکەی کیلۆی ماز بە 3500 کاتە دەست تۆ چێکی ترە کڕیت لەبەرەوە وە گوتمان ئەبێ داعمی حکومت دەبێ ئەبێ حکومت بەرنامەجی هەبێ ئەبێ بزانین چیمان پێویست ئێمە ناتوان ڕێبگرین چیە نییە کێشەیەکی گەورەتر لەوایە لە هەشتای شتەکان بە قاچاقێت نەک هەر بۆ کوردستان بۆ عێراق لە زۆر وڵاتانی تری کە دواکەوتون ئاینە شت بە قاچاقێت ئەم قاچاخەوە ئەکات تۆ ناتوانانی بڵێ ئەگەر گومرکە لەسەرداناوە بە شەفافی بەڕێکی بێت تەماتە لە ئێران و ناتوانێ بێنێ بەڵام کە بە قاچاقێتە ژوورێت تۆ چی دێکی ناتوانانی منافەسیکەیت لەبەرەوە جاستە کێشەکە ئەمەیە ئەوەی کێشەیەکی زۆر گەورەیە نییەکە ڕێگەی پێدێبێت بەڵکو ئەوەیە کە لە دەرەوەی فلتەری ڕسمی گوڵە لە فوتەرێکی کوالیتی ناکرێ مانیفێستی نییە تۆ نازانی چیتیانە ینی تۆ بڕۆ زۆری فەحسی کرد دەرناچێت لە فاسە بەزیەت لە 16 لە هەموو عێراقا بە قاشاغێت یان باسی کوردستان ناکەم لە زۆر وڵاتانی تری دواکەوتی وەکو ئێمەش ئێستا تورکیاوەی تەنزیم کردو تورکیایەکێکە لە وڵاتەکە کوالیتی کۆنتڕۆلی تابڵی بەخۆت لە ناو تورکیا هیچتر نایە ئەوروپا بۆچی بەخۆتە لە سینەوە لەم بەینا ڕکلامەکەن ئەڵێ هەموو شتێ بە $1 قام سەڵەیەکی زستانە بە $1 6 پەرداخ بە $1 ینی ئەمە ئەچێتە چه ئەخڵێکەوە بیکڕە بیهێنە بیفرۆشە بە $، تەکلیفەکەی 20 سنتە ئەبێت چ کوالێتێکی هەبێ بەڵام خەڵک لەبرەی داهاتێکی کەمە مەژبوورەی کڕێت قەیناکە مانگێ بەکارێنم 2 مانگ بەکارێنم کولتورەکە وای لێ هاتووە ینی ئاڕاستیان کردوین بەر کولتورێک شتی هەرزام کڕین گوێی نایێنێ کوالەتی نەبێ حتا لە خواردنە پەنیر هەیە لە تورکیاوەیە کیلۆی بە 40,000 کوالێتی باشە بیخۆ ئەم پەنیری سێ گۆشەیە کەس نازانێت لە کیۆ بەچی دروست کراوە بە 1000 دینارەی کڕی خەڵک مەجبورەوە بخوات بەس باشە دکتۆرێکێک لەو کێشانیتر کە لە ناو خەڵکی ئێمە هەیە لە ناو هەمومانە ئەویش بێمتمانەیە بەرامبەر بە بەرهەمی ناوخۆی لە خۆراکەوە بۆ جلوبەرگ و بۆ هەموو جۆرەکانی تری کاڵە تۆ بتەوێت جلوبەرجێک بکڕی جلوبەرجێک ناکرد لە معمەلەکەی ئەلبیسەکەی سلێمانی دروستکرا جلوبەرجێک عنی لە کەوانەیەکە کە مەسەلەن یا لە معمەلێکی ناوخۆی کوردستان دروستکرا بێت فۆکسەکە لەسەرەوەی بچی لە تورکیەک بکڕی بچی بۆ نمونە ئەڵمانیەک بکڕی ئەگەر نرخەکەی گونجاو بە بێگومان بۆ خۆراکیش بە هەمان شێوە یعنی کەمتر چاو لەسەر ئەو خۆراکانەیە کە بەرهەمی ناوخۆیە زیاتر ئەوانەی دەرەوە دوو کێشە یەکەم گرانترن لەبەر ئەوەی ئەم قاتێ باسیەکەین ماوادی خامەکەی لە چۆوێت هەر لە دەرەوەێت ئەو مەکاینانەی کە پێ ئەدورن هەر لە دەرەوەێت ئەو تەکلیفە زیاترەکە ینی چارە نییە یان ئەوی شارەز نەبێ بەس لێرە بڵێن دراوە بۆ بەروبوومی کوشتتوکاڵ و ئەو شتانە ئێمە لە مارکتینگا زۆر زعیفی هەرچی مەسانعی ئێمە هەیە کارگەکان کوشتتوکاڵەکان ئیحتیمام بە مارکتینگ دایان
پارە لە مارکتینگا سەرف ناکەن لەبەر ئەوە چۆن منافەسەی ئەوانی ترە بۆ بکەن ئەوان مارکتینگیان بەخۆتە بوون بە براند ئێستا مەراعی تۆ چۆن منافەسەیەکەی لە مارکتینگا سەرفی کردووە بۆ بە براند و تاوە بەڵام ئێمە بڕۆ بەلای سەرمایهدارە بڵێ کاکە من پڵانێکە بۆ دانێ مارکتینگ و مارکتینگ خۆ ڕیکلام نییە پرۆسەیەکی ژەناو دەزانانی زۆر گەورەیە بڵێ کاکە مە تەکلیفی لە سادەی مەسوعاتە گەڵێ نامێت بۆ بیخەمەوە یعنی ئێمە ئەو کولتورەمان نییە بڕۆ بۆی شێ لە بڵێ جەدوایەکی اقتصادی بۆکان سێپەڕە شتی عام بیزنس پڵان هەیە بیزنس پڵان لە سادەی شتێک باید 10 ملیۆن بێت لە سادێ بێ بیزنس پڵانەکە چون هەمووی بە بۆ قسوتە بەردەمە کەس نییە یەک سەرمایهدار نییە بڵێ کاکە من چۆن ملیۆنیە بەم بە تۆ لە خۆتۆ دوو پەڕە بۆ کردو ئەو شەریکانە ئێمە ناتوانین لەوەشە منافەسەیان کەین زایدەن هەرچی مەوادی خام و تەکنۆلۆژیا بێ لە دەرەوە بێنی قتای غاری بێ لە دەرەوە بێنی ئەبێ لە دەری شۆڕاهێنانی زۆر سپاس کاک شێخ تاهیر یەکێک لەو کێشانەی کە هەیە و ئێستا پرسیارم لە دکتۆر کرد ئەویش ئەوەیە کە بێمتمانەی بەرامبەر بە بەرهەمی ناوخۆی هەیە خەڵک چاوی لەسەر بەرهەمی دەرەکیە جلوبەرگ ئەکڕێ خوازیاری تورکیە بۆ نمونە ئەوێت کەرەستێکی خۆراکی بکرێت گرنگە بەلایەوەکە کەمتر ناوخۆیی بێ وازانێ مەحمەلەکانی کوردستان بەباشی بەرهەمی نایەنن ئەم بێسیقەیە لە چیوە سەرچاوی گرتووە لە نزمی کوالیتیەوە سەرچاوی گرتووە یان نەکڕینەکەیەک و دکتۆر ئاماژەی پێکرد هۆکارێکی بەهێزی ئەوەیە کە گرانە مقارنەتەن بە بەرهەمی دەرەوە بەڵێ بەڕێزان هەمووی تایە ئەوانەشی تایە کە دکتۆر فەربووی یعنی بە تاکید تۆ شتێککە گرانترەکەوێ خەڵک بەدوایە سیرەکە گەڕێت جەودەتەکەی باشە هەرزانترە چێ ئەوانە کڕێ ئەم لێرە گرانتر کەوتووە ئەمە هەندێکی بەڕاستی بەدەریش نییە لە تۆزێکیش لە چاولێگەری یا بڵێ خۆڵ کێشان تەفاخور عەرە بەڵێ تەفاخور حەزەکە ئەجنەبیەکەی هەبێ هەتا خۆشی باشیە بێ لەوە چێ پێی ناخۆش بێ بڵێ لەوێ کڕیومە حەزەکە ئەجنەبیەکە بەکاربێنێ ئەوەش حاڵەتێکی نەفسیەوە دکتۆر ئەمەوێت بەردەوام بم لەسەر تۆ لەگەڵ ئەو بابەت یعنی ئەو بێمتمانەی کە لەم چارچێوەیە هەیە چی بکرێ بۆ ئەوەی کە جارێکی تر متمانە بگەڕێنەوە بۆ بەرهەمی ناوخۆی و خەڵکی ئێمە هاوڵاتی ئێمە کڕیاری ئێمە بزانێت ئەو بەرهەمەی ئەو شیرەمەنی کە لە هەڵەبجە بەرهەمە هێنرێ باشتر لەوەی کە لە تورکیا بەرهەمە هێنرێ بەڵام ڕەنگە بە هەندێک هۆکار گرانتر بکەوێت بەڵام معنای ئەوە نییە کە خراپە بێگومان ڕاستە من جارێکتر ژەختەکەمەوە ئێمە تا ئێستا کولتوری فرۆشتن فێر نەبوو فێری کولتوری فرۆشتن ئەوە گاماژەم پێەیە ئەوەی ئەو کارگەی لە هەڵەبجە داناوە من تا ئێستا نەمبیستۆ بەڕاستی ڕەنگە لە خەبەرێکە ناوێکی هەبوو بێت تۆ بێ مارکتینگ و ئەوەی ئیشی تیا بکەی کە بیکەی بە براند کە بوو بە براند تر خەڵکە کاشێ بەلایەوە ئەتوانین هاوردی دەریشەوەی بکەیت ئێستا تۆ چۆن منافەسۆ پێکرێ بۆ نمونە کراسێکی تۆمی ئەوان بە ملیاردیان سرف کردویانە بە براند تۆ تەقلیدەکە شێر بەلاتۆ مهمە لە بەریەکەی ئێمە وەگوتم ئەوە زۆر لە ئابوووریە ئەوە زۆر گرنگە ئەبێ ئەو شتانەی کە لە کوردستانی تاژەکرێ پارەی تا سرف کرێ مارکتینگێکی بەقوتی بۆ بکرێ بۆ بێ بە براند کە بوو بە براند تر خەڵکەکە ئۆتۆماتی تۆ ناتوانانی بڵێ وەڵامە خۆماڵی و کوردایەتیە و هی خۆمان باشە بۆ ناخوا کڕیار ئیختیاری هەیە ئەچێشێکی ترە کڕێت لەبەرەوە جارێکتر ژەختەکەمەوە ئەوە زۆر زۆر گرنگە کە سەرمایهدارەکان خاوەن کارگەکان ئیحتیمامی گرنگ بەوە بن بەڵێ زۆر سپاس کاک شێخ تاهیر پەیوەندەکەمان بچرا فەرم و جەنابەت دەتوانێت قسەکانت تەواو بکەیت بەڵێ جا قوربان نازانم لەکوێوە پچڕاگە دووبارەش بێتەوە داوای پرسیارەکە لەسەر ئەو بێمتمانەیە بوو کە لە بازاڕی کوردیا هەیە بەرامبەر بە کاڵای ناوخۆ مەسەلەی بەڵێ 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 یەکێکیانەوەیە مەسەلە بێمتمانەیی نییە هەر ئەمەی ناوخۆ تۆزە گرانتر ئەکەوێت خەڵک ئەوەیان لێوێ نەوعێتریان
بەڕاستی خاڵی دێ لەوەی کە تۆ تەفاخوری شەیە یعنی کابرا حەزەکا بڵێ شتێکی ئەوروپیم کڕیوە حەزەکا بڵێ بڵێ مارکەیەکی پڵانم کڕیوە ئەوە تورکیە یعنی ئەگەر باشیش نەبێ بە مارکەکەیە هەر بە ناوەکەیە بە باش پیشانێدا ئەوە جۆرێکیش لە نەخۆشی تەفاخور لە ناو خەڵکا هەیە لەبەرەوە من قەناعەتم وایە بێ خەڵک بیر لە ئەوە بکاتەوە شتی بەرهەمی ناوخۆیی بەکاربێنێ یعنی دافعێکی نیشتیمانی و هاوڵاتی بوون و خۆشەویستی خۆمانتیامانە دروست بێ یعنی من کە ئێستا بۆ نمونە من لە هەڵەبجا ئەژیم 100 مەتر کاشیم ئەوێ ئەو کاشیە دەست ئەکەوێ لێرە 10 سنتیش گرانتر بێ نەقلەکەی با بچم لە ناو هەڵەبجا بەکاری بێنم ئەگەر کراسێک ئەمەوێ لە بەری بکەم قاتێک ئەمەوێ لە بەری بکەم کوالیتیەکەشی زۆر بەرز نییە ئەگە من لێرە بەکارمێنا لێرە خەرجکردنی شت زۆرە بێ سەرفکردنی شت زۆرە بێ ئەو کاتە ئەو برابەڕێزەشی کە مەحەلەکەی هەیە بیر لەوە ئەکاتەوە کە شتێکی باش بێنێ بۆ ئێرە خەڵک سەرفی بکە لەبەرەوە قەناعەتم وایە بێمە خۆمان بەتەنگ ئەوە بین کە ئەو وەکڵێ شتی خۆمان ئەگەر تۆزێ زیایشی پێ بچێ بەکاری بهێنین ئەگەر کەمێ زیاتریش بێ بەکاری بێنین و هەر کەسێ بە پێی توانا و بە پێی ئیمکانیاتی خۆی بۆ کوالیتیەکە ئەتوانین حکومی لەسەر بین ناتوانین خەڵکی بێتواننا بڵێ نەبێشتی کوالیتی بکڕی بەنسبەتی کارگەکە و گوێم لە کاک دکتۆر بوو لە ئەخیر کە کاکە نەهرۆ کارگەی گەورەکەی هەڵەبجە خۆشبەختانە بەسر پێرێواتە 4 ڕۆژ لەمەوە پێش یەکەم ئایتمی دەرکرد واتە یەکەم بەرهەمی دەرکرد کە ئەوە کارگەیەکی زۆر گەورەیە لە ئاستی عێراق ئەتوانم بڵێم گەورەترین کارگەیە و ئینشاڵڵا مارکێتینی باشی بۆ ئەکرێ و نایخەمە قاڵبی ڕیکلامۆ دڵمان زۆر پێی خۆشە کە ئینشاڵڵا دەوروبەر ببوژێنێتەوە و لە ڕووی کوالیتیوە خەڵک تەڵەبی زۆر باشی لەسەری هەبێ کاک شەختای گەڕێمەوە سەری بێمتمانەیە هەیە و بەڵێ ئەمە ئەوت لێ بپرسم ساڵی ڕابردوو لە ساڵیادی هەڵەبجەیە یعنی ساڵیادی ڕابردوو کۆمەڵێک بەڵێنی زۆر درا بە ئەنجامدانی کۆمەڵێک پرۆژەی گەورەی و بەرهێنان لە سێکتەرە جیاوازەکان لە شاری هەڵەبجە ئەو بڕیارانە ئەو بەڵێنانە چوونە بواری جێبەجێکردنەوە و مەشارعی و بەرهێنانی پێویست بەپێی ئەو سانەی کرا لە هەڵەبجە کەوتۆتە سەر پێ یان نا بڵێ بەڕێوەبەرەتی و بەرهێنان پرۆژەی باشی هەیە خەڵکێکی زۆر هاتۆ ئیشی و بەرهێنان لە هەڵەبجا بکات و بە هاوکاری برایانمان لە شارەوانی بۆ تەخسیسکردنی زەوی زار بۆی بە تەکید وردە جوڵانی پێوە دیارە کۆمەڵە مەشارع لێرە تەقدیم کراوە هەندێکی کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە هەندێک شەریکات هاتوون داوای وەکالات ئەکەن لێرە کە وەکالاتی سیارات و ئەو جۆرەشتانە کە بکرێتەوە و بەعزێ سیتی مارکێتی گەورەی ئینشاڵڵا لێرە ئەکرێتەوە ئەمانە هەموو ئێستا پرۆژەکان هەندێکیان هینی خۆیان بڕیوە ڕێکارەکانیان بڕیوە گەشتونەتەوەی کە دەست بەکار بن هەندێکی سوورەت قەیدی بۆ دەرچووە و شارێکی گەشتیاری زۆر گەورەی باش دروست ئەکرێ لێرە کە بتوانیشتی زۆر باش لە خۆ بگرێ ئێمە خۆتانەزانن هەڵەبجە بسمیلای ڕەحمانی ڕەحیم لە دوای بەڕسمی بە پارێزگا بوونیەوە وەگەڕانەوەی بەڕێوەبەراتەکان بۆی هەنگاوی باشی ناوە ئومێدمان هەیە لە داهاتوە وەک ئەڵێ داهاتوێکی پرشنگدار هەبێ بە ئومێدەوە ئەڕوانین ئومێد بەخشە بەس بە جۆرێکە ئەم وەزعە سیاسیە ئیقتصادیەی هەم هەرێمی کوردستان لە نێوخوا و هەم ئێرە لەگەڵ بەغداد ئەگ مەسەلەی بووجە بە تەکید ڕاکاری لە هەڵەبجە ئەبێ و ئومێدمان هەیە و هەندێک لە وعدەکان جێبەجێکراوە. بەڵێ کاکشا کاک دکتۆر پێم خۆشە دو بۆ چوون پێیان و قسەی خۆت ئەگەر لەو بارەوە شتێک بەلاوە گرنگ بێت توێ بڵێ وڵای ئەوە ڕاستی بێ ئەبێ هەموو هەوڵ بین شتی خۆماڵی بەکاربێنین بەڵامەوە وعیەکی زۆریەوێت تۆ ناتوانێت خەڵک بڵێ لەبەر کوردیە باشە و ئەمە ئەمریکیە خراپە و یان ئەمە سینیە ئەوە ئیشی زۆریەوێت ئەو وعیشی زۆریەوێت دا قەزەی منافەسە لە جیهانە ئێستا عالەم هەلیاتەوە ئەو تا سین بە هەرزانی شتەکانی بینی منافەسی عالەمەکات لەبەرەوە بۆی تێچوونی گشتی هەرزان بێ بۆ هەموو بەرهەمێک پێویستە حکومەت دامی کات پێویستە ئەو مەوادی ئەوەلیانە هەوڵ بێت زۆری لە کوردستانە هەبێت بۆ نمونە کێ ئەتوانێت منافەسی شکوڵاتی سویستی بکات هیچ وڵاتی ناتوانێت کوالیتی بەرزە بە سیاری گرانی زۆر سپاس دکتۆرجان کاک شەختاری فەرموو جەنابیشت زۆر بە خێرایی ئەگەر دوا قسەیەک شتێک بلاتەوە گرنگ بێ من لێم نەپرسیبێتی فەرموو بڵێ.
والله آخر قسم کە تەکیدە لام دوای سوپاسکردنی جەنابەت و کەناڵە بەڕێزەکەتانەوەیە بەڕاستی حکوومەت تەوجیه و ئەم تەوجیهانەیەکە ئەم خەڵک ئەنێرێ بۆ ئەو شوێنە بۆ ئاراستەی کە ئەیەوێ و حەلەکان زۆری لەلای ئەوە هیوادارم ئاراستەکان ئاراستەی ئیجابی و بنیاتنەر بن لەمەودا. زۆر سوپاس بینرانی خۆشەویست، زۆر سوپاسی هەردوو میوانەکەم بەکەم بەڕێز دکتۆر نەهرۆ عەلی پسپۆڕی ئابووری و بەڕێز شێخ تاهیر عیزەدی سەرۆکەتگوری بازرگانی پیشەسازی لە هەڵەبجە. سوپاس بۆ ئێوەی ئازیزتە ئەم کاتە میوانی بینەری بەرنامەکەمان بوون کە گفتووەکردنی سەبارەت بە هەژمونی کاڵای گیانی بەسە بازارەکانی هەرێمی کوردستان. هێوادارم توانی بەتم سەرنجتاڕە پێش بوو بەرنامەکەم بای سوود بێ بۆ ئابووری هەرێمی کوردستان و هیوای کاتێکی خۆش بۆ مەلایەکە خواست.